کەسوکاری ئەو چوار پێشمەرگەی کە لە شوێنی ئۆپەراسیۆنەکەی ئەمریکا و ئەنجومەنی ئاسایش لەلایەن داعشەوە سەر بڕدران پرسیان بۆ کوڕەکانیان دانا و ڕەخنەش لە هەرێم و ئەمریکا دەگرن بەوەی ئۆپەراسیۆنەکەی ئەوان سوودی بۆ کوڕەکانیان نەبووە و بە سەربڕینی داون. بەڵام بەداخەوە ئەوەی جێداخە ئەو ئۆپەراسیۆنێکەوە ئەم لەم دوایە کە هەستان ئەو زیندانیانیان پێ ئازاد کردووە هیچ پەیوەندێکی بە پێشمەرگەوە نەبووە، بەڵکو ئەوە دەستێکی ئەمریکی بوو، هەدەفێکی ئەمریکی بوو کەوا چون ئەوانە ڕزگارکەن. سوور چاکش ئەیانزانی کەوا پێشمەرگەی دیل لەوێیان نییە. هەستان بەم کارە ئۆپەراسیۆنێکی زۆر گەورە بوو تاکو بڵێ، بەڵام ئەگەر وەکۆ باس ئەکرا بۆ ڕزگارکردنی پێشمەرگە بوو بە هیچ شێوەیە پەیوەندی بە پێشمەرگە دیلەکانیەوە نەبووە. ئەم ئەمەلیە کارێکە کەوە ئێمای بینین و هەموو جیانیش بینی نەک بڵێ بەز ملەتی کورد پەیوەندی بە ئێمەوە نەبووە، لەبەرەوەی ئێمە دیلەکانی ئێمە شوێنیان دیاری بووە لە چۆ بووە، دیلەکانی ئێمە دیارین لە ناو مۆسڵا بوونە. ئەم ئۆپەراسیۆنە کە پێی هەستاون هێزێکی ئەمریکی لەگەڵ هاوبەش لەگەڵ هێزێکی کووردە بەم کارە هەستاون یەک پێشمەرگە نا، بەڵام هەر کوردێکی تیانە بووە. ئایا زانیاری ئەمریکی ئەوەنە زەئیفەکەوە نەتوانێت بزانێت لە شوێنێک وەکو حەویزە چیتایە؟ ئەمە ئێمە بۆمان دەرکەوت لەم دوایە کەوا پەیوەندی بە خۆیانەوەی بە سیاسەتی خۆیانەوە پەیوەندی بە پێشمەرگەکانی ئەمە نییە. ئەو چوار پێشمەرگەی کە داعش سەری بڕین سەرجەمیان کەرکووکین و لە مانگی یەکی ئەم ساڵ لە مەکتەب خالید بەدیل گیران. بەم پێش لە 17 پێشمەرگە کەرکووکیە دیلەکەی لای داعش ئێستا تەنها 7یان لە ژیاندا ماون. وەکو باوکی پێشمەرگەیە دیل قساکەم، ئێمە ئەوە 9 مانگ و 18 ڕۆژە، یعنی هەر دقی خەبەرێکمان بۆ دێ وەکو مردن وایە، مردنەکە ئەیبینین و نایبینین، ئەنی دێتە سەر مردن، بەڵام خۆزگا مردنەکە بۆە بماندیە یەکجاری نەجاتمان بواە لەم حاڵەیەکەوە ئێمە ئەیبینین. هەر ڕۆژی یەکێکمان لێ سەرە بڕن، هەر ڕۆژی 3-4 پێشمەرگاش سەرە بڕن، ینی مەسوولەکان هەتای سە هەڵوێستیان نییە. ئۆپراسیۆن کرا، ئۆپراسیۆن بۆ مناڵێ من نەکراوە، بۆ پێشمەرگە نەکراوە، بۆ ئەمریکی کراوە، ئەمریکی خۆی مەبەستیە بۆ 5 شەخص بۆ بردێتی، دوایەوە بۆ بەناو پێشمەرگەوە ئەیکەن فەرمەوەی ئەوە 4 تریان لێمان سەر بڕیوە. چیان بۆ ئێمە کردووە؟ ئەوە 9 مانگ و 17 ڕۆژە ئێمە ڕاکەین، کەس هەڵوێستی نییە بۆ دەربارەی ئەو مناڵانە ئێمە. ئەوانەی کەوا ئەو هێناوێتی حتا دوێنە پێرە شەڕی داعشیش نەبوو، پێش ئەوە کورد نەوێرە بچێتە حەویجە، کوردیان سەرە بڕی، هەر ئەمانە بوون بۆ خزمەتیانەکەی ئەوانە بدەنە دەست ئێمە کاک، لە باتی کوڕەکانمان ئەوانە بدەنە دەست ئێمە بۆ داعشەگری خزمەتیەکەی. پێشتر کەسوکاری پێشمەرگە دیلەکان لە ڕێگەی عەشایرە عەرەبەکانەوە هەوڵێکی زۆریان لەگەڵ داعشدا بۆ ئازادکردنی کوڕەکانیان، بەڵام هەوڵەکانیان بێسوود بوو. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.